دفتر دلار نایگۆڕبەوە من هەر یەکەم جار هاوردم مەبەستم ئەو بووە چاکۆ بێتەوە بچێتەوە بۆ ژینگەکەی خۆی. سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم پایتەخت میدیا. وەڵای من هەر وەک ڕۆژانی تر شوکارم تااقەتی شوکارم نییە دێم بۆ سەر ئەم ڕووباری سیروانە تر لە ناو زەرکایەکە بوو لە شوێنی خۆیان نەیەتوانی بفرێ تەقلەیە کوتا وەڵا تەنیا ئەمە بوو لە ماوەی ڕۆژانی ڕابردووە دا هاوردمان تر بردم بۆ ناو بازار لای دکتۆرەکان احتیمامیان پێ نەدا ئیتر بەیتەڕی حکومی داوای کرد بردمە بۆی تا ئێستا فەحسەکانی وێژین تەلەفۆنیان بۆ نەکردم جوایان نەدامەوە. باشە پێم بڵێ چۆن لای خۆ دەیپارێزی و ڕۆژانە بینم لەگەڵ یاریەکەی چۆنی ئەمە؟ وەڵام من ڕۆژانە ماسی ئەدەمی و تر ڕۆژانە دەرێکەم تێرم بۆ قراغە ماوە. وەڵای خەڵکی زۆر داواکە ژە پێم بفرۆشە نرخەدەن من تەنانەت بە یەک دەفتەر دۆلار نایگۆڕبەوە من هەر یەکەم جار هاوردم مەبەستم ئەو بووە چاکۆ بێتەوە بچێتەوە بۆ ژینگەکەی خۆی. وەڵای تر ماڵمان نزیکە لە ڕووباری سیروانەوە ماسی بۆ گرم و ماسی بۆ کڕم وەڵا ڕاستی تر خۆی ناتوانێت جارە خواردن بخوا. ئیبڕۆ بینیم لەسەر ڕووبارەکەی ویست ئاو بخوا بەهۆی تەوازنی ملیوە تێک چووە ناتوانێت ئاویش بخواتەوە. داواکاریم ئەوەیە چی بۆ پێویستە بۆی بکەن چونکە من شوێنی گەرەکە باخی گەرەکە